ئێمە دیوارێکی سنووری مەزن دروستەکەین لە پێناو ڕێگریکردن لە کۆچکردنی نایاسایی. دیوارەکە دروستەکەین لە پێناو ڕاگررتنی باندە مافیاکان و سنووردارکردنی توندوتیژیەکان. دیوارەکە دروستەکەین لە پێناو ڕێگریکردن لە مادە هۆشبەرەکان کە بەسەر کۆمەڵگەکەماندا دانەبارێت. بەڵێنەکانی دۆناڵد ترامپ بەشێک لە هاوڵاتیانی ئەمریکای قایل کردو کە سەرسەختانە پێشگیری لێ بکەن بەبێ گوێدانە لاوازیەکانی. بەشێک لە بەڵێنەکانی دۆناڵد ترامپ بریتیە لە زیادکردنی هەلی کاری زیاتر بە کەمکردنەوەی بازە سەر کۆمپانیا ئەمریکیەکان و هێشتنەوەیان لە خاچی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوەکو ئابووری ئەمریکا بەرەو پێشتر بەرن. من تەواو هاوڕام لەگەڵ بۆچوونەکانی دۆناڵد ترامپ. ترامپ پیاوێکی مەزنە، هەتا سەر ئێسقان لە ڕەفتارەکانی هیلاری کلنتن ئەتەرسم. من تۆقیوم ترامپ هەڵوێست وەرئەگرێت و واشنگتنی پایتەخت لە سیاسیەکان خاوێن دەکاتەوە و ئەیان کاتە دەرەوە. دۆناڵد ترامپ بە بەراورد بە سیاسەکانی تری کۆماریەکان ڕەنگە باشتر ئەو زوبانەی دۆزی بێتەوە کە دەنگی ناڕازایی خەڵکێکی تووڕەی کۆماریەکان بجوڵێنێت. هەوادارەکانی خێراتر شۆن ئەو دروشمانە دەکەون کە دەڵێت ئەمریکا مەزن دەکەنەوە. ئەگەرەتەوێت ئەوانەی لە ئیدارەی داهاتوو دامەزرێن سەر بە ڕۆتێکی چەپی سۆسیالیستی تەواو یاخی لە باکانی کۆمەڵگە بن، ئەوە دەنگ بە هیلاری کلنتن بدە. بەڵام ئەگەرەتەوێت کەسێک پارێزگاری لە بنەما ئەمریکیەکانی وەکو سەربەستی و ئازادی بکات کە مەزنایەتی دەدەن بە ئەمریکا و وا دەکات ببێتە لووتکەیەکی درەوشاوە کە خەڵک ئارەزووی بینینی بکە، ئەوە پێویستە دەنگ بە دۆناڵد ترامپ بدەیت. شەڕی داعش و تیرۆر یەکێ بوو لەو هۆکارانی بەردەوام ترامپ پەنای بۆ دەبرد بۆ ئەوەی بە ئەمریکیەکان بڵێت ئەم ئیدارەی کە دیموکراتەکان سەرۆکایەتی دەکەن ناتوانێت ئەمریکا لە دەستی تیرۆر بپارێزێت و سیاسەتی دەرەوەش بەردەوام جێگەی تانەی دۆناڵد ترامپ بوو. من لە پێشتردا جارێ وەرجەنگاوەر خەباتم بۆ وڵاتە کردووە، لە ئێستاش ئامادەمەوە خەباتە جارێکتر دووبارە بکەمەوە، ئەوی بەدەنگدانم بۆ دۆناڵد ترامپ. ئامارەکانی کۆچکردنی نایاسایی بۆ ئەمریکا لە بەرژەوەندی دۆناڵد ترامپدایە. ناوەندەکانی تایبەت بە کۆچبەران ژمارەی کۆچبەرانی نایاسایی بە 11 ملیۆن مەزەندە ئەکەن و چاودێران پێیان وایە دۆناڵد ترامپ زیاتر دەتوانێت سنوورەکانی ئەمریکا بەڕووی کۆچبەرانی نایاساییدا بپارێزێت. هۆکاری پشگیری من بۆ ترامپ بریتیە لە تونند و تۆڵکردنی سنوورەکان و پاراستنی ژیانی هێزەکانی پۆلیس. هێشتا خێزانە کۆنە پارێزەکانی ئەمریکا لە ناو کۆماریەکاندا زیاترن و دوای ئەو بۆچوونانە دەکەون کە پەیامەکانی ئەوان تۆختر دەکاتەوە. لە پرسەکانی ڕێگریکردن لە باربرنی کۆرپەلە و ڕێگرتن لە هاوسەرگیری هاوڕێگەزەکان، هەروەها گرفتە یەک لە دوایەکانی ترامپ بەدانانی کەسێکی محافظکار لە دادگای باڵای ئەمریکا کە ماوەیەکە شۆنەکەی بەتاڵە. وەنەر ئەنوەر، NRT، واشنگتن DC.